گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بینەرانی خۆشەویست لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت. ئازیزان، بەرنامەی ئەم هەفتەیەمان چەند بابەتێک لە خۆ دەگرێت کە یەک بە یەک بریتین لە یەکەم بابەت پیرۆزبایی سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، دووهەم بابەت نامەیەکی هاوڕێکی بەرنامەکەمان سەبارەت بە نائەستانداردبوونی جادەکانی ئێران، سێهەم بابەتێکی بینەرێکی ئازیزمان سەبارەت بە ژیانی گیرۆدەبووانی مادە هۆشبەرەکان، چوارەمین بابەت راپۆرتی بینەرێکی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سەبارەت بە بێکاری لە ئێران نردوویەتی بۆمان، پێنجەمین بابەت بینەرێکی بەڕێزمان بە نازناوی فەرهاد لە راپۆرتێکدا باس لە بارودۆخی دژواری ژیان و کاری کرێکارانی مەیدانی میوە و سەوزە و باری شاری سنە دەکات. وا لە کۆتاییدا یادی هاوڕێی گیان بەختکردو و سیدیقانە بەویتان پێشکەش دەکەین. هیوادارین کە لە هەر کوێیەک هەن ساغ و سڵامەت بن و مەجالتان هەبێت تا کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان بن. دوای ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتتان. پەریا هەروەکو خۆمان و بینەرانی ئازیز ئاگاداران ڕۆژی سێشەمە سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. هەر لە ئێستاوە لەلایەن تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەڕێوەبەرانی ئەم بەرنامەیەوە بەم بۆنەوە پڕ بەدڵ پیرۆزبایی لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە و هەموو تێکۆشەرانێک کە بەشێک لە تەمەنی خۆیان لە ڕیزەکانی پڕ لە شانازی ئەو هێزەدا تێپەڕکردووە پیرۆزبایی دەکەین. ڕێز دەگرین لە یادی گیانبەختکردوانی قارەمانی ڕیزەکانی ئەو هێزە و هەزاران سڵاو دەنێرین بۆ بنەماڵە سەربەرز و خۆڕاگرەکانیان. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناو جەرگەی بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانەی جەماوەریدا سەری هەڵدا و ڕۆڵی کاریگەر و شۆڕژگێڕانەی لە سەرجەم بوارە جۆرە و جۆرەکانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان گێڕاوە. ئەم هێزە لە ڕادەی بەشداری و پشتیوانی خەڵکی کوردستانەوە هێزی وەرگرتووە و حوزور و هەڵسوڕانی بۆ خەڵکی کوردستان پێویست و لە بەرژەوەندی ئەواندا بوو. نەتەنیا هێزێکی شەڕکرد، بەڵکو هەمان کاتدا هێزێکی وشیاردەر ڕێکخەر و پێشڕەو لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکدا بووە. خۆی بەسەر خەڵکدا سەپاندووە و بەڵکو تێکۆشاوە کە خزمەتیان پێ بکات و متمانەی بەهێزی خۆی لە نێو خەڵکدا بسەلمێنێ. جارێکی دیکە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هۆگرانی ڕێبازی کۆمەڵە و هەموو هاوڕێیانی پێشمەرگە پیرۆزبایی یەکەی. بینەرانی ئازیز، دوای سرودێکی شۆڕژگێڕانە دەگەڕینەوە لاتان. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیسا و لە نێو دڵی شەوە زەنگا
وەکو گڕێک ڕاستە ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاستە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا چەکەندووە بەدەستی خاراوێت کەڕەت چەکەندووە بەدەستی خاراوێت هەدەی لە کۆز بوو بواران بەهەستی پاراوێت بەهەستی پاراوێت سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا هاوڕێ گوڵناز هەروەکە دەزانین ئێستا ئیتر هەمووان دەزانن کە جادەکانی ئێران بوونەتە قەزڵگای مسافرەکان بەڵێ بەداخ لەم بەشە لە بەرنامە ئێمە و بینەراندا چیشک دەخینە سەر وەڵامی ئەو پرسیارە کە بەڕاستی تاوانبار کێیە کەمتر ڕۆژێک هەیە کە هەواڵی دڵتەزیێنی مردن لە جادەکانی ئێران چەند بنەماڵەیەک نوقمی غەم و پەژارەی لە دەستانی خۆشەویستیانیان نەکات ئەم ڕووداوانە کە تەقریبان ڕەواڵی ئاساییان بەخۆگرتووە گەلێک جار ژیانی زۆرێک لە بنەماڵەکانیان هەروەها تووشی ئاڵوگۆڕی جدی کردووە کا قەرەبووکردنەوەی بە ئاسانی ممکن نییە. بانگی جیهانی لە ئاخرین ئاماریدا تایبەت بە لەم جۆرە تەنیا و وڵاتێکی وەک سێرۆلئۆن لەم بارەیەوە بارودۆخی لە ئێران خراپترا. هەواڵنێری مێهر لە بەشێک لە راپۆرتی خۆیدا لەم بارەیەوە نووسیوێتی با بەراورد بە هەندێک لا وڵاتانی ئاسیایی دەکرێت بڵێن ڕێژەی تەلەفاتی تەسادوفاتی شۆفێری لە ئێران 25 بەرابەری ژاپۆن و 2 بەرابەری تورکیەیە. هەروەها ماشینە قورس و سووکەکان لە ئێران تا 100 بەرابەر زیاتر لە هەندێک وڵاتی دنیا خۆی پێدا ئەکێشن. وەک نمونە لە ئینگلیستان لەگەڵ ئەوەی کە تا 3 بەرابەری ئێرانی ماشین تێدایە ڕێژەی ڕوودانی تەسادوف تا 32 بەرابەر کەمترە. لە حاڵێکدا لە دنیادا لە بەرانبەر هەر 10,000 ماشیندا نزیکەی 9 کەس و لە یەکێتی ئەوروپادا 13 کەس دەکوژرێن. بەڵام لە ئێران بۆ ئەم ڕێژەیە لە ماشین نزیکەی 37 کەس گیانیان لەدەستدەن. ئەگەر مامناوەندی 23 تا 27,000 کوژراو لە ڕووداوی شۆفێریدا لە ماوەی ساڵێکدا لەگەڵ مامناوەندی 250,000 برینداری ئەم ڕووداوانە لە نەزەر بگرین، دەتوانین بڵێن کە لە ئێراندا
هەموو ساڵێک بەهۆی نائەمنبوونی جادەکان و نائێستانداردبوونی قانونی ڕانندگی ژیانی زۆر کەس وێران دەبێت. لەم راپۆرتەدا هەروەها هاتووە کە ژمارەی تەلەفاتی جادەیی وڵات لە ساڵدا بەرابەرە لەگەڵ تەلەفاتی شەڕێکی بەتەواومانە. بۆ نمونە ئاماری ژمارەی تەلەفاتی جادەکان لە 7 مانگی سەرەتای ساڵی 92دا نزیکەی 2.5 بەرابەری ژمارەی سەربازە کوژراوەکانی ئامریکایی لە شەڕی عێراقدایە. پەریا ئەو ئامارانەی کە باسمان کرد لە بارودۆخێکدایە کە لە ساڵەکانی ساڵانە بە پێی نووسراوە سەرچاوە ڕسمیەکان لە مانگەکانی کۆداییدا زیاتر لە هەزاران کەس گیانی خۆیان لە جادەکانی ئێران لەدەست دەدەن و تەنیا مانگەکانی ئاخری ساڵ ژمارەی ئەم تەلەفاتە دەچێتە سەرەوە. ژمارەی تەلەفاتی جادەیی ساڵانە و بە هەزاران کەس دەبنە قوربانی ئەم کارە ساتەنا ئینسانیە کە کۆماری ئیسلامی سەرچاوی ئەسڵیەکەیەتی. ئێستا دەبێ بپرسین کە کێ بەرپرسی ئەم کارە ساتەنا ئینسانیەیە لە ئێران؟ ئایا نابێ قامکی تاوان لە دەرەجەی یەکەمدا و بەر لە هەر هۆکارێکی تر بۆ لای حکوومەتی کۆماری ئیسلامی درێژ بکرێت؟ ڕژیمێک کە دوای 43 ساڵ حاکمیت نیشانی داوە کە بەکردەوە کەمترین ئەرزش بۆ گیان و ئەمنیەت و ئاسایشی ئینسانەکان دەهانێت. بەڕاستی دەبێ پرسیار بکرێت بۆچی لە بوجێ کە لە اختیاری ئەرتش و سپا و باقی ئۆرگان و ناوەندە سەرکوتگەرەکان دەنرێت کەم ناکرێتەوە؟ بۆچی لە بوجێ کە سەرفی پارێزگاری و پەرەپێدانی کاری حەوزە و مزگەوتەکان و فعالیەتی ئیمامانی جومعە و باقی ئۆرگان و ناوەندە بێکەڵکە مەزهەبیەکان دەکرێت تۆزە کەم ناکرێتەوە؟ بۆچی هەزینەیەکی قورس کە سەرفی سیاسەتی دەرەوەی سنوورەکانی ڕژیم لە سووریا، لۆبنان، فلستین و عێراق و یەمەن دەکرێت کەم ناکرێتەوە؟ بۆچی لە دزی و تاڵانچیەتی و اختلاسە بێ ئەژمارەکان لە دەم و دەستگا دەوڵەتی و حکوومەتیەکان کەم ناکرێتەوە کە ڕۆژانە گۆشەیەکی لە شەڕ و کێشەی نێو باڵەکاندا ئاشکرا دەکرێت؟ وەڵامەکەی هاسانە. لە ئەمڕۆدا زۆربەی ئەو خەڵکەی کە لە ئێراندا دەژین بەو ڕەنج و ئازار و بێبەشی و بێ مافیە توش هاتوون وەڵامەکەیان لایە و دەیزانن. ڕژیمی کۆماری ئیسلامی بەبێ ئۆرگانە سەرکوتگەرەکانی بەبێ بوونی ئۆرگان و ناوەندە مەزهەبیەکانی بۆ خڵەتاندن و فریودانی خەڵکو و بەبێ سیاسەتی دخالەتگەرانە بە ئامانجی قایمکردنی پێگەی خۆی لە ڕقابەتە ناوچەیەکاند و بێجگە لە هەموو ئەمانە بەبێ بوونی باندە مافیاکانی دەسەڵات کە خەریکن تاڵان و بڕەوی سروەتی کۆمەلگاکەن ناتوانێت دەوام بێنێت. هەموو ئەمانە لازمەی درێژەی حیاتی کۆماری ئیسلامی. دەبێت لە حەقدەستی کرێکار لە حقوقی معلم و پەرستار دابشکێندرێت. دەبێت لەو هەزینانەی کە دەبێت سەرفی بهداشت و ئاموزش بکرێت کەم بکرێتەوە. دەبێت لە دابینکردنی خزمەتگوزاری گشتی و لەوانە دابینکردنی ئەمنیەتی جادەکان کەم بکرێتەوە تا ئەم دەستگا گەندەڵە جنایەتکار و دژە خەڵکیانە بتوانن سێبەری خۆیان بەسەر کۆمەلگا ڕابگرن. دوای ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتە. بەڵێ بینەرێکی ئازیزمان لە شاری سنەوە لە نامەیەکدا باس لەو گیرۆدەبوانەی مەوادی مخەدر دەکات کە ئیتر لە ماڵ و ژیان و ئاسایی بڕاون و کاریان کەوتۆتە سەر شەقامەکان. ئەو کەسانە شەوانە ڕاخەر و ڕوئەندازیان چەند تیکە کارتۆنێکە و لە شەقام و کۆڵان و پارکەکان ڕشەو بە ڕۆژ دەگەێنن. ئەوانە ژیانێکی پڕێش و ئازاریان هەیە. ئەگەر کەس فریایان نەکەوێت تەمەنێکی زۆر ناکەن و تیاچن. لە کۆمەلگای ئێمەدا وەکو ئینسان چاولۆ کەسانە ناکەن. نەک هەر هیچ دام و دەستگایەکی دەوڵەتی نییە کە لە فکریاندا بێت، بەڵکو هەر کات مەعمورانی ئینتزامیشت بگەنە سەریان وەکو حەیوان ڕەفتاریان لەگەڵ دەکەن و بەلەقە و باتۆم خەبەریان دەکەنەوە. زۆربەی ئەوانە لە هەمان کاتدا ئەنواعی نەخۆشیشیان هەیە. کێ هەیە لە فکری دەوا و دەرمانیاندا بێت؟ ئەو ئینسانانە دەیان هەبێت لە خەوش و حاڵی ئیحتیات پاک بنەوە. ئەو ئینسانانە ئارەزووی سەرپەنایەکی ئاسوودەیان هەیە. ئەو ئینسانانە غوروریان هەیە و کاتێک پاسەوانێک ئیهانەیان پێدەکات دڵیان دەشکێت و لە تەنیایی خۆیاندا بە کۆڵ دەگرین. ئەوانە کە دەڵێم نەک هەر بەرچاوی خۆم دیتو من بەڵکو بەداخەوە خۆشم بەسرم هاتووە. ئەوە تەنیا گۆشەیەکی بچووک لە ژیانی خۆشمە. هەر بۆیە لێرەدا ڕووم لەو ئینسانانەی کە تووشی وەها چارە نووسێک هاتوون ئەوەیە کە پێش هەموو شتێک و پێش هەموو کەسێک پێویستی خۆیان لە فکری خۆیاندا بن.
دەزانم کارێکی ئاسان نییە، بەڵام ئەرزشی ئەوەی هەیە کە خۆیانی پێوە ماندوو بکەن. ژیانی معتادی و بێخانە و لانەیی چارەنووسی چارە هەڵنەگرن نییە. ڕاستە کە دەبێت کۆمەڵگا و دەوڵەت ئەرکی چارەسەرکردنیە و ئازارەوە ئەستۆ بگرن، بەڵام ئەگەر ئەوە ئەو دۆرەی کە پێویستە جێبەجێ نەبوو، پێویستە خۆمان خۆڵی هیمەتی لێ هەڵماڵین و بچینە جەنگی ئەو بارودۆخەی کە تێی کەوتون. ژیان شیرین و ئەرزشمەندە، با بە ئیرادەی پتە و ڕێگان نەدەین کە ئەم شیرینیەمان لێتاڵ بێت. زۆر سپاس بۆ ئەو هاوڕێ بەڕێزە و نامە پڕناوەڕۆکەکەی. هیوادارین لە داهاتوودا زیاتر لە ئەزمموی خۆی وەکو معتاد و کارتۆن خەوێکی پێشوو کە گەڕاوەتەوە سەر ژیانی ئاسایی ئێستای بۆمان بنووسێت و لەو ڕێگایەوە ئەرکی خۆی بەرامبەر بە هاوچارە نووسانی بە ئەنجام بگەێنێت. دوای ناوبڕێک دێنە وڵاتە. خوێنم کەژاوەی لەیلێ هاتە سەرینم کەژاوەی لەیلێ هاتە سەرینەیە کەژاوەی لەیلێ هاتە سەرینم دان دخيلة دان دخيلة قفلتي يا من دان دخيلة بنقداري خم خيلة يا زليلة بنقداري خم خيلة زليلة بنقداري خم خيلة زليلة يا سر يا شمشير يا تنافير يا سر يا شمشير يا تنافير يا سر يا شمشير يا تنافير حيفان عزيزم بواتي بدقوها لا فرد مانو رازي منوتو لا فرد مانو رازي منوتو
بەڵای پەریا لەم بەشەی بەرنامەکەمان بینەرێکی خۆشەویستمان لە شاری سنەوە راپۆرتێکی سەبارەت بە بێکاری بۆ نردوین کە دقی راپۆرتەکەی بۆ بڵاو دەکەینەوە. ئەم بەڕێزە ناوی سامان و سپاسی سامانی بەڕێز دەکەی بۆ نووسینەکەی. سامان نووسیویەتی بێکاری لە کوردستان هەروە پەرەدەسێنێت. شەپۆلێکی بەرێن لە بێکاری گەڕەکە زەحمەت کێشنشینەکان، بازاڕی دەستفرۆشەکان و مەیدانی شارەکانی کوردستانی داکردووە. ئەم ساڵیش هەروەکو ساڵانی ڕابردوو جەماوەرێکی بەرین لە کرێکارانی بێکار ڕەوانەی شارەکانی دیکەی ئێران بوون تا ئەگەر هات و شانس ڕووی تێکردن و کارێکیان پەیدا کرد لە کوورەخانەکان یا بیناسازیەکان دەست بەکار بن. بەڵام بەشێکی زۆر لەو کرێکارانە دوای چەندین ڕۆژ سەرگەردانی بێ ئەوەی کە کارێ پەیدا بکەن گەڕاونەتەوە بۆ کوردستان. ئەو وەزیەتە لە هەلومەرجێکدایەکە لە بیمەی بێکاری و خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکانی دیکە خەبەرێک نییە. زیاتر لە هەمیشە ژیان و گوزەرانی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی خسووەتە ژێر فشارەوە لە کاتێکدایەکە بێکاری بێداد دەکات. کرێکاری شاغڵیش هیچ ئەمنیەتێکی شغڵی بۆ نەماوەتەوە و سێبەری بێکاری لە سەرسەریەوە دەسوڕێتەوە. چوونەسەرەوەی ڕۆژ لە ڕۆژ زیاتری نرخەکانیش بە جۆرێکە کە حەقدەستی کرێکاران بۆ دابینکردنی ژیانی سەرەتایی بە هیچ کوێڕاناگا و ئەو بەشە لە کرێکارانیش دوای تەواوبوونی ڕۆژانەی کاری دوور و درێژ و کاری تااقەت پرۆکێن بۆ دابینکردنی لانی کەمی ژیان دەبێت لە هەوڵی پەیداکردنی کاری دووهەمدا بن و ئەگەر هیچ نەبێ ڕووبکەنە دەستفرۆشی. ئەو وەزگێتە تەنیا بە کرێکاران مەحدود نابێت. زۆرجار توێژەکانی دیکەی ناو کۆمەڵگاش وەکو معەلیمان و کارمەندان دەگرێتە بەر. جگە لە گرانی پێداویستیەکانی ڕۆژانەی ژیان، هەزینەی مەسکان، بەهداشت و دەرمان و ئاو بەرق و خوێندنی منداڵانیشیان لەسەریە و ئەوە خۆی یەکێک لە گیر و گرفتەکانی جددی خەڵکە و بە تایبەت خانەوادە کرێکاریەکان. لە ئاوا هەلومەرجێکدایە کە ئێحتیاد، دزی و دەیان برینی کۆمەڵایەتی دیکە بە تایبەت لە گەڕەکە فەقینشینەکانی حاشیی شارەکانی کوردستان پەرەیسەندووە. جارێکی تر سپاسی ئەم بینەرە خۆشەویستە ئەکەین بە نازناوی سامان کە ئەم پەیامەی بۆمان ناردووە. دوای ناوبڕێک دێنە وڵاتان. بەڵێ هاوڕێ گوڵناز بینەرێکی ترمان بە نازناوی فەرهاد. راپۆرتێکدا باس لە بارودۆخی دژواری ژیان و کاری کرێکارانی مەیدان و میوە و سەوزە و تەڕەباری شاری سنە دەکات و بۆمانی نووسیوە کرێکارانی ئەم مەیدانە هیچ هەقدەستێک لە خاوەن بارەکان و خاوەن بازاڕەکە وەرناگرن. تەنیا ئەوە نەبێکە کڕیارەکان بە دڵخوازی خۆیان بڕەپارەیەکیان پێ بدەن یان پێیان نەدەن. ئەوە سەرڕای ئەوەی کە ئەم کرێکارانە ناویان لە هیچ شوێنێک سەبت نەکراوە و لە هیچ چاشنە خزمەت گوزاریەکی پزیشکی و دەرمانی و هیتر بەهرەمەند نین، ئەوە تەنیا کرێکاران نین کە بەم جۆرە دەچەوسێنەوە. حوجرەدارەکانیش هەرگیز قیمەتی شیاوی ئەو بەرهەمەی کە کشاوەرز و باغدارەکان لای ئەوان دایدەنێن بۆ فرۆشتن پێیان نادەن. بە جۆرێک کە گەلێک جاری وا هەیە عومدە فرۆشی حوجرەدار بە تەنیا خۆی بەقەدەر کشاوەرز و سەوزەدار کارەکان تەنیا لە بابەت دەڵاڵیەوە داهاتی هەیە. دوای ناوبڕێک دێنە وڵاتان. شبق دەرکە وەکو فەری ئەسڵ بەرزی بێفەری بولبول لە هیلانەی تەری لە شەرخەیدا باڕ و فەری شبق دەرکە وەکو فەری لە ئەسڵ بەرزی بێفەری بولبول لە هیلانەی تەری لە شەرخەیدا باڕ و فەری بەرەو موژدە دەری بەرەو شادوی بەختەوەری لەوێ لە سایە سێبەری چپەندی بەگێ دڵبەری فری بەرەو موژدە دەری
بەرەو شادووی بەختەوەری لەوێ لە سایەی سێبەری شباندی بەگوێ دڵبەری شبق دركو وكوبني لعصر بلدي ديبني بقول ليلان تري لشخي دابان وفني فري پەریا بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووینەتەوە کە هاوڕێ ستێقان نەبەوی بەهۆی نەخۆشی لە وڵاتی سوێد ماڵاوایی لە ژیان کردووە. بەڵێ زۆر بەداخەوە هاوڕێ سیدیقە نەبەوی دوای ڕاپەڕینی ساڵی 1357 لە ئێران لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو هەر لەو کاتەدا هەڵسوڕانی ڕێکخراوەی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. لە نێوان ساڵەکانی 1361 تا 1363 هەتاوی لە ڕێکخراوی نهێنی کۆمەڵەدا چالاک بوو و دواتر بە ڕێزی پێشمەرگایەتی کۆمەڵەوە پەیوەست بوو. لە ساڵانی پێشمەرگایەتیدا هاوڕێ سیدیقا لە بەشی پزیشکی و لە بەشی پەیوەندیەکانی کۆمەڵە واتە ئاسۆس کاری دەکرد و وەک هاوڕێکی دڵسۆز و لە خۆبردوو خۆشەویست و جێگای ڕێنزیش بوو. بە بۆنەی ماڵاوەی لە ژیانی هاوڕێ سیدیقە نەبەوی ئێمەش لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و لەگەڵ هاوکارانمان پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی هاوڕێ تەحمورس کەرباسی و ئالانی خۆشەویست و سەرجەم بنە ماڵێم ئازیزە دەکەین و خۆمان بە شەرێکی خەمیان دەزان. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەشە هاتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەی ئێمە و بینان. زۆر سپاس بۆ ئەوەی تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. تا دیدارێکی تر ماڵاوە.